هەرێم گەورەترین ڕێکەوتنی لە بواری کشتتوکاڵیدا واژۆ کرد لەگەڵ چێ ڕێکەوتنی کردووە و بۆچی بە باخچەی ئەوروپا ناسراوە لە هەنگاوێکی گرنگ و استراتیژیدا بۆ پەرەپێدانی کارتی کشتتوکاڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئیسپانیا با پاڵپشتی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە یاداشتێکی لێک تێگەیشتنی لەگەڵ چوار دامەزراوەی گەورە و ناسراوی ئیسپانیا لە بواری کشتتوکاڵیدا واژۆ کرد کە دەرگایشی نوێیە بە ڕووی کەرتی کشتتوکاڵی هەرێمدا دەکاتەوە و دەرفەتی گەورە بۆ سوود وەرگرتن لە ئەزمون و تەکنۆلۆژیای پێشکەوتوی ئیسپانیا دەڕەخسێنێت. داڕەوان حاجی حامید نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا ڕاگەیاند ئەم یاداشتە لەگەڵ دامەزراوە کاریگەریەکانی وەک پەیمانگەی گەشەپێدانی هەرێمی مورسیا کە داهاتی ساڵانی زیاتر لە 14 ملیار یۆرۆیە و پەیمانگەی توێژینەوە و پەرەپێدانی کشتتوکاڵی و ژینگەی مورسیا کە ساڵانە سەدان پرۆژەی توێژینەوە ئەنجام دەدات واژۆ کراوە. هەروەها سنتەری سێگورا بۆ زانستی خاک و بایۆلۆجی کارپێکرا و کۆمەڵی تەکنۆلۆژیای کشتتوکاڵی مورسیا کە تەنها لە ساڵی 2023دا بای 656 ملیۆن یۆرۆ کە هەویان هەناردە کردووە بەشێکن لەم ڕێکەوتنە گرنگە. ئەو چوار دامەزراوەیە کە لە کاریگەرترین ناوەندەکانی بواری کشتتوکاڵ و گەشەپێدانی ئابووری ئیسپانیا بە تایبەتی لە هەرێمی مورسیادا کە بە باخچەی ئەوروپا ناسراوە پەیمانگەی گەشەپێدانی هەرێمی مورسیا ئاژانسی گەشەپێدانی ئابووری حکوومەتی هەرێمی مورسیایە و کاری سەرەکی بریتی لە پشتگیریکردنی کۆمپانیاکان هاندانی و بەرهێنان و برەودان بە هەناردەکردنی بەرهەم و خزمەتگوزاریەکانی هەرێمەکە بۆ بازاڕەکانی جیهان و وەک بزوێنەری ئابووری هەرێمەکە کار دەکات و یارمەتی کۆمپانیاکان دەدات گەورە بن و بگەنە ئاستی نێودەوڵەتی. پەیمانگەی مورسیا با توێژینەوە و پەرەپێدانی کشتتوکاڵی و ژینگەیی سەنتەرێکی توێژینەوەی زانستیە کە تایبەتە بە کەرتی کشتتوکاڵ و ژینگە و کاری سەرەکی بریتیە لە ئەنجامدانی توێژینەوە بۆ باشترکردنی جۆری بەرهەمەکان. داهێنانی ڕێگەی نوێ بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڕووەک بەکارهێنانی ئاو بە شێوەیەکی زانستی و کەمکردنەوەی بەفیڕۆدانی. سانتەری سیگۆراژێکەکە لە ناوەندا توێژینەوە زانستی هەرە بە ناوبانگەکانی ئیسپانیا و بەشێکە لە ئەنجومەنی باڵای توێژینەوەی زانستی ئیسپانیا و سپۆری سەرکیان لە بواری زانستی خاک خۆراکی ڕۆک و چۆنێتی بەرگەرگرتنی ڕووەک بۆ کەم ئاوی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و توێژینەوەکانیان یارمەتی دەرە بۆ ئەوەی زۆرترین بەرهەم لە کەمترین ڕووبەر و بە کەمترین ئاو بەدەست بهێنرێت کە ئەمە بۆ ناوچەیەکی وەک هەرێمی کوردستان زۆر گرنگە. نوێنەری حکوومەت ڕایگەیاند لە ڕێگەی ئەم یاداشتەوە هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە تەکنۆلۆژیای پێشکەوتی کشتتوکاڵی وەربگرێت و هەلی ڕاهێنان و کردنەوەی خولی ئەکادیمی و کۆڕبەندی کشتتوکاڵی بۆ جوتیاران و شارەزایانی ناوخۆیی فراهەم بکات و ئەمەش دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی زانستی و پیشەیی و لە کەرتی کشتتوکاڵی هەرێمدا و بەرهەمەکان بە کوالەتیشی بەرزترەوە دەخرێنە بازاڕەوە. واژۆکردنی ئەم یاداشتا دوای هەوڵ و کۆشتێکی بەردەوامی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئیسپانیا دێت کە توانیویانە متمانەی ئەم دامەزراوە گرنگانە بەدەست بهێنن.